ئێمە چلەی زستان نەوتەکڕین کەچی خەڵک چلی هاوینەی کرد خەڵکە خۆی وا کاکە گیران بێ لەم چەند ڕۆژەیە خەڵکاتەوە بە نەوتکردین بەس یعنی ئەڵێ ئێستا بەفرە بارێ ئاوایە کەشەکەی هێندە گەرمە ئەگە بتەوێ هێلکەوڕۆن لەبەر هەتاوە بکەیت بۆ دروستە بێت و پێویستی بە ئاگر نییە بەڵام بەرمیلێک نەوت کە بۆ ماڵان بەکارێت لە ماوەی 3 ڕۆژە 20 بۆ 30,000 دینار چۆن سەر نرخەکەی بەم شێوەیە بەرز بۆتەوە مەچۆ لەگای بەختیار کە فرۆشیاری ئەو بابەتانەیە گاوەتە سڵاو لە بەگە فەرمی تێرە نرخی بەرمیلێ نەوت لە ئێستا چەندێکە؟ وڵا لە سەر و 220,000 دینارەوەیە 20 یا 30 یا چەند؟ ئەڕوا لە سەر و 20ەوە لە سەر و 20 چێتە 230,000 کەسەکە ویژدانی خۆی گۆڕێی وایە بە 15,000 خێرەی با بۆ ماڵانی وایە بە 10,000 لە سەر و 120,000 220,000 عملی تیایست واتە کاتێکی کڕی نەوتەکە بای 220,000 گەیاندنەکەشی 15,000 چێتە 235 و 230 ئەمە چەندێکە ئاوا بۆ بەوەنە خۆی 200,000 بوو هەفتەیەک 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەوەنە بەڵێ باشە بۆ بەم گەرمایە ئەخ چێنەوت بەکارێنێ خۆی خەدای خەڵک وای لێ کاکە گران بێ ئێستا کە کاتی ئەوەیە کە هیچ کەسێ پێویستی بە نەوت نییە ماڵانیە پەلاماری نەوتەکە یا توڵێ ئادوو بەرمیل و 3 بەرمیل و 4 بەرمیل نەوتمانەوێ بۆمان بنێرن لەبەرەوە خەتای خەڵک خۆیەتی واگرانێ بێ بڕوا بکە من تەنکەری تەوزیعاتی نەوتم هەیە کاتێک کە تەوزیعاتی نەوتە بێ ئەجا خەڵک واز لە نەوت کڕینێنێ یعنی نەوت ئەبێ لە کاتێکا بیکڕی کەس پێویستە پێێتی ئێستا خۆتی ئەبێ بە باعیسی ئەوەی گرانیکەی لەسەر خۆت لە چلەی زستان تەسەورەکەم زۆر هەرزانتر بێ لە چلەی هاوین ینی پلانەکەی خەڵک بە کەڵک نایە پلانەکە زۆر بێ عملە ئەگەر بە عمل بەهاتا ئێستا لە ئێستا تۆ نەوتێ بۆ چییە بەس چوویە کەوتونێتە وڵاتێکی قەزا و قەدەرەوە خەڵک هەر ئەحتیا دەخە ئەوەیە مەوزوع باشە تۆ کاتێ لە زستانە هەرزانتر بێ لە هاوین ئەم پلانە بۆ ناگۆڕێ خەڵک جا ئەوە بە خەڵک خۆی بڵێ من ئێستا خۆم دوکانی چەند ساڵە 20 ساڵە ئیشی سوتەمەنیەکەینەوە دوکانی خۆمانەوانە هەمووی دوکانی خۆمانە بڕوان پێ بکە ئێمە چلەی زستان نەوتەکڕین کەچی خەڵک چلی هاوینەی کرد خەڵکە خۆی وا کاکە گیران بێ لەم چەند ڕۆژەیە خەڵکاتەوە بە نەوتکردین بەس یعنی ئەڵێ ئێستا بەفرە بارێ ئاوایە کڕینی ئێستای زیاترە لە یعنی زۆر مشتری هەیە بۆ مشتریەک هەیە کە بە دیاریکرای چەند بەرمیلێشی بێت لەم چەند ڕۆژەیە بەڵێ چەند بەرمیلی بردووە دەیان مشتری هەیە لە چوە ئەوەی کە دەوڵەمەندە و پارەی پێ 4 بەرمیل و 5 بەرمیل ئەوەی کە بێ پارێ و حەسەبەر کەسێکی ئاکەزاییە بەرمیلێ دوان بە کوێرەوەریە کڕێت و خۆشی نازانێ بۆچی بێ کڕێ ئەڵێن بۆچی ئەڵێ وەڵام وڵاتی قەزاوقەدەر جینا هیچ نی باوکم بەخوا من ئەمەنە گەرمە تااقتم نەبوو بێم ئیشەکەی لەسەر کەونەی نەوتەکە بێنم جاوەرە بچم بیکڕم لەولاوە ئەی وەزئی غاز بڵی غاز 2 ڕۆژە خەریکە ئەزمە دروستە بێتەوە بەڵام تەسەور ناکەم وەکو جاری ڕابردووی لێبێ بە چەنە بڵی لەیەوە ئێمە لەم دقەیە بە 9,900 بەڵێ هەشە هەیە بەڵێ پێویست بۆ ناگە خەڵک بچێ و سەرێ بگرێ و بەزمە بنێتەوە وەڵی ناڵێم هەر خەڵکە وای لێ کاکە گرانیەکە لەسەر خۆی ئێستا ماڵ هەیە تەلەفۆنمان بۆ کاڵێ تەنکێکی 8,000 مەیە غاز 5,000 مەیە وەرە بۆم پڕکە ئەڵێن غازی تایە ئەڵێ ڕەوڵانێکی تایە بەس بە هەرتێک خەڵکەوا لە خۆی بەرنامەی خۆی تێگەیە حکومەتیش لەم کاتەیە بەوەی ئەم شەڕ و قەیران و داعشتەوە لەوا چێ ئەویش سەبەبێک بێ بەڵام سەبەبی یەکەم خەڵکەکە خۆیەتی پەلامەریە ماڵ هەیە 3 بتڵ 4 بتڵی هەیە یەت هەواڵی بتڵە پرسیاڵێن بتڵە بەتاڵەکە بێنە ئەڵێ وەڵا جارێ بەتاڵ نەبووە بەس دوانم بۆ داب ئەو مۆزوع ئەرێ بتڵ خۆی بەتاڵی بەچەنە ئاستنەکان فەرقی هەیە و پلاستیک ئاسم بەچەنە لە 50,000 و 53,000 و پلاستیکانەمانە چێتە 200,000 ئەم نەرویجیەکان لەبەرەوەی پلاستیکە و مارکێکی باش بەس دەبەرەوە زیاتر ناگرێ سووکە خۆشە هەڵگرتن وشتی بەدەست خەڵکەوە سووک و معاملەی باشە بۆیە خەڵک پەلامەریە دەستەکانە خۆشتاز بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە تایبەتە بە نرخی نەوتی ماڵان ئەوەی کاکرێتە ناوم بەرمیلانەوە فرۆشتێ بەرمیلە لەمە ئێستا بە 220,000 بۆ 230,000 دینارە لە ماوەی 3 ڕۆژدا 20 بۆ 30,000 دینار چۆتە سەر نرخەکەی ئەمە بۆەوەی کە هاوڵاتیان سەریان کردووە سەر کڕینی نەوت بەس وەڵی نازانم من هەر تااقەتم لێ ناوەکەشی بێنم ئەمەنە گەرمەچەوە کە جاتۆر بیکڕێت و بیوێتەوە بۆ ماڵەوە بۆیە هاوڵاتی زۆر جار بە هەم لە غازەکە و هەم لە نەوتەکەش خۆیان ئەم خەیرانە دروستەکەن و نرخەکان بەرزەکەنەوە